لیژنە شەرمنانەکەی وەزارەتی تەندروستی بۆ گیان لەدەستدانی دکتۆر قەحتان ڕووبەڕووی ڕەخنە دەبێتەوە. ئەو وەزارەتەی لەبەر کۆمپانیاکان ئاگای لە پزیشک و کارمەند و نەخۆشان نەماوە. دوای 4 ڕۆژ لە بێدەنگی لە گیان لەدەستدانی دکتۆر قەحتان جیهاد بەهۆی فشاری پزیشکان و راپۆرتی ڕۆژنامەوانی لە نێویاندا راپۆرتێکی ستاندەر دوجار وەزارەتی تەندروستی خەبەری بوویەوە و لیژنەیەکی لەسەر گیان لەدەستدانی دکتۆر قەحتان پێکهێنا. بێباکی وەزارەتی تەندروستی بەهۆی ئەوەیە ماوەیەکە ئەوەندەی خەریکی ئەوەیە خزمەتگوزاریەکانی بداتە کۆمپانیا حیزبیەکان و گرانکردنی باری سەرشانی نەخۆشان ئەوەندە ئاگای لە ئەرکی سەرەکی خۆی نییە کە پارێزگاری لە ستافی تەندروستی و خزمەتکردنی نەخۆشانە. دوا بە دوای بڵاوکردنەوەی ڕوونکردنەوەکەی وەزارەتی تەندروستی پزیشکان لە کۆمنتەکانیان زۆرینەی هەرە زۆریان ڕەخنەیان لە بێباکی و بێخەمی و درەنگ بادەنگەوە هاتنی وەزارەتی تەندروستی گرتووە. پزیشکێک نووسیویەتی زۆر زووە خەبەرتان بوویەوە لە جێگەی ئێوە هەست بە شەرمەزاری دەکەم. پزیشکێکی دیکە نووسیویەتی شاری پزیشکانی گەنج نەبایە بەبێ لێکۆڵینەوە بەڕێتان دەکرد بە هیوای لێکۆڵینەوەیەکی دادپەروەرانە و حەقی دکتۆر قەحتان ون نەبێت. یەکێکی دیکە دەڵێت ئێستاژ ناوێرن هۆکاری گیان لەدەستدانەکەی بنووسن. پزیشکێکی دیکە نووسیویەتی ئەی کە هێندە هاوخەمن بۆ لە مەراسیمی ناشتن و پرسەکەی ئامادە نەبوون. وەزیر دەبوایە خۆی بە خاوەنی پرسە بزانێ. حەیف لە ترسی دەنگی میلەت ئەو پۆستتان کردووە. پزیشکێکی دیکە نووسیویەتی شتەکان لە نێوان خۆتان تەرتیب دەکەن ئینجا شتێک دەنووسن. دەترسم ئەنجامی لیژنەکەتان ئەوە بێ دکتۆر قەحتان لە کۆتایی بە خەتابار دابنێن. زۆرینەی ڕەخنەی پزیشکان لەکەم تەرخەمی و بێباکی وەزارەت لە گیان لەدەستدانی دکتۆر قەحتان خۆیان دەبیننەوە. ئەو کاردانەوەی پزیشکان ڕاستیەک نیشان دەدات کە پزیشکان و کارمەندانی تەندروستی لەکەم تەرخەمی و خراپی سیستەمی تەندروستی زۆر بێزارن. هەموو ئەو بانگەشانەی کە حکوومەت بۆ پێشکەوتووی ئەو کەرتە پوچەڵ دەکاتەوە و نیشانی دەدات کە ناڕاستە. ساندەریش وەک ئەرکێکی میدیایی خۆی چاودێری دەرئەنجامی ئەو لیژنەیە دەکات تاوەکو ڕاستی ئەو دۆسیە و لایەنی کەم تەرخەم بۆ هەموو لایەک ئاشکرا بێت.